والله نزیکی 15 ساڵێکە بێ بیداد هەر بەرمە پولیسەمان دروست کردووە کە دوایی وردە و دەکردمان بە برمە ئێستا لەخوا بە زیاد بێت کە برمە دروست دەکەین کولیسە دروست دەکەین شعری تپاقلاوە ئەوان هەمووی دروست دەکەین محەلەبی ئەو شتانە هەمووی دروست دەکەین سەرەتا پۆلیس نەبوو بۆ ئافرەتێکە دەست کردووە ئیشەکان بۆ چیە کرد بۆ دروست قسم یان وڵای یەکەم جار بۆ بازار دروستمان کرد ئێتر دوایی مامۆستا کە زانیان دروستمان کرد بۆ مەکتەبەکان کە بۆ دایرەکان تر لە ڕێی مامۆستایەکەوە ئەم برمەمان دروست کرد بۆمان نار ئێتر پەسەندی کرد و بە مامۆستاکانی تو ئەم ڕەخەمەکەی بڵاو بۆ ئێتر ئیشەکەمان زیاد کرد والله حتى قبل ما تشرش نقول نوا أينا حتى تا يعني زوجة نم يشود يعني إخواني دروس كا هم قاعدين كلها بس بويك إخوي اشتغل بيني دروس كا يعني نا إخواني باني شنو يرش بو ينكر بو حازم بس بويك اهتمام بيشتغل لا والله كبر أي كبر مكابو إتل زيادة يمكن حانم ده تلفوني أنا كده بقولين بوي أول جا هنا ما نبو دليفري ما نبو بخوا جاري أبو شيلو بو شيلوني رسمه بكرجو دليفري مرنا أجر باجمو عز هنا كزور باجمو يعني هم اشتغل جران نبو هم بنزينش أبو شو نبو بس كأنك شو ده مرحلة مش هم شد جرام بس جاري كاتوني أو كاتوني نانا مقربة بسبين جزاء بس سبين جبيدا تاني كيرون مقربة بحفها جازة بس چلپێنج پێداوە وڵی زۆر حەزم لێ بوو لە ئیشەکەی خۆم زۆر بەلامە خۆشە ئیتر حەزم زۆر لێ بوو ئیشەکەم حەزەکەم هەموو ئافرەتێک ئیشکات سەربەرزیە بدایەت بەرەوڵا سەخت بوو بەس ئێستاکان لەخوا بە زیاد بێ ئێتر کە دوکانە و ئەتر کارمەندمانەیە زۆر بەلامە خۆشە زۆر پێم خۆشە تر ئیشەکانیشەکانی جوانە هیوادارم باشتر بێ سەرکەوت من لە ئیشەکەیان شکر زۆر بەکەوی بەکارێن ئێستامە و برمەکە زۆر حەزیان لێتی لەبەرەوەی کەم شیلەیە زۆر کەم شەکرێتر خواستی ئێمە خواستی مامۆستا و دایرە و هینەکان دروستیەکەین چۆنیان پێ من ئاوا دروستم کردووە زۆر کەم شەکر بەکاردێنی ئەتی شیلەکەش بە خۆمان دروستیەکەین شتێکی جوان باش لێ ڕازین زۆر خەڵک زۆر ناسکە تا خەڵک زۆر تەڵەباتی زۆر لەسەرە خەڵک زۆر داوای هەیە و مامۆستاکان خاصە مامۆستاکان زۆریان بەدڵە دایرەکان زۆر مینە معجیبنی ئەتر لێرە هاتووە کاکەی وت من لە کارکۆ بیا بۆیەچم لە هەولێر بایە بە تایبەتی ئەچم بۆم برمەیە خەڵک زۆر لێ ڕازیە لە خوا بە زیاد بێ والله ئێسێ بڵم حەقی هینەکەی حەقی ها بوو بنزینێک يعني تو أتشيبو بكرة شو
3000 بەکرەجۆنی 2000 بەکرەجۆنی وانە هەیە وە هەروەری نادەوە بەس من پێڵم دادەم من ئێسێ دێم بۆ پێت بڵێم ئیجباریە ناخۆشە بۆ من وانە بەڵام خۆت چەند لە دڵ دەرەشی ئەوە نەمەرە هەیە هەیە 5000دا بەقا چون ماڵ وایە ینی 1000 داوە بۆی چیلۆ خۆ 2 کیلۆ بای 4000 حوتی گینی داوە بەڵام هەش تر 1000 2000 مژینە پێ ناڵم ینی چەندم بێتێ بۆ پێشم نەوتوە بڵم کابراوانی دامێتەوە ئەوەم بۆ یێتێ ئەوەشم نەبووە ئەتە وتمە تەڵیبات خۆت چەند لە دڵ دەرەشەوەنە ئیدە هەیە 1000 هەیە 2000دا بە حەقی بانزینەکە باتەوە پێشتر ئەوم نەبوو دلیڤەریم نەبووە والله مامۆستاکان تەلەفۆنمان بۆکەن ئەتێمەش بە کاتیان بۆ دانین و بە خۆمان بوانەنێنین بەڵێ ئێستا لەبەر بەرنامەکە خۆم گۆڕێتە خۆم ئیژەکەم لێرە لەگەڵ ئەوانە ئیژەکەم بەڵێ ئەخر لە بەر بەرنامەکە خۆم گۆڕێ لا ئێوان ئیژەکەم خۆشم هەگام لیانە بێ ئێتە لەخوا بە زیاد بێ لەخوا بە زیاد بێ زۆر باشن ئێتە وەک کچەکانی خۆمان و ئەوی شەر کوڕە فەرقی نییە و ئێتە ئیشەکەمانەکەین لەخوا بە زیاد بێ ئێوە بۆ دوکانی شیرەکانی بیانە ئەدەن یا بۆ مارکێتەکان ئێبەن یا بەس بۆ ماڵان بۆ ماڵانەی بین ئێتە دوکانیشمان هەن کولیچەمان هەیە بۆیانە پێچینەوە چکە ڕێ پێدراوین تەبعیەکەم و خۆم ئەیپێچمە و بۆ خۆی بوانە بە بۆ سوپەرمارکێتەکان بۆ شارەکانی تەڵەبی لەسەرە بۆ هەولێرمان ناردووە بۆ کەرکووکمان ناردووە ئێتە بۆ خاریز داوان کردووە ناردوومانە ئێتە بۆ زۆر شوێن بۆ عربەتمان ناردووە زۆر شوێنمان ناردووە داوایان کردووە ئێتە مەجموعی دێکمان داونیان خۆی هاتووە ئێتە بۆ دایرەی زەریبە ئەوە هەر زۆر لە دایرەی زەریبە زۆر بۆ شوێنانیان ناردووە لای خۆیانەوە يعني أجا هكذا بيخوات هكذا بيخوا هكذا أجا وسا شيرين جبه يعني هيج جيلنا دوزة هيج قليل جيلنا دوزة شو أمانة كابر هاتوش بخال هاتوش يعني شكري بوا تدي والله يخمس سؤال هم أما تلا من أفخاره جماعة في دريدن إيشام هنا شكري دي يقول جوانسان يخم يقول إزعاج منك راسي جا أو شيء كيسيت وبينيد أو شيء يمخزنيا ومن هيني بكارنا أو شيء كأعلن ترشيا كأن أو بكارنا يعني شو توزع قوم قناعات فينا حزم بم إنيك قوم بنسيجا شو أزام تاني شكلتي كم تاني أوتي كم تاني لما دوستي كم أنا أما أنا أزام تاني كم نسبة زوجة بلين شكلي كم دي كم أنا بس هي خاصة أو شيء ليش خاصة راسة شيرينية بلام نازل هو حز الشيء برمەکە بە زۆری
دروستکردنی شیرینی هونەرە یا حەزە یعنی قاچان حەز و هونەر پێ والله من زۆر هیوایەتم بوو چونکە حەزم لێ بوو زووش فێر بووم و ئێتە ئیشەکەشم من ناڵ مامۆستایەک زۆر داوای لێکردم و تێبە بۆم دروستکەی وتم من بەس کولیچەکەم جارێ وتی تۆ بۆم دروستکە بۆم دروست کرد جەکشی لەمەوە دروست کرد ئەتر زۆری پەسنگ بوو بەلایە و تشتی خۆشە و کەم شەکرا ئەبێ مامۆستاکانم هی کردوون بام دروست کرد تۆ بۆم دروست کرد ئەو مامۆستایە کرد زۆر ئیشەکەی ئێمەی بە خەڵوت و ماڵمان هەیە و ماڵە دکتۆرمان هەیە و ماڵی مەسوولشمان هەیە زۆر خۆیان هاتوون بۆمان بردون بۆ بە دلیڤەری بۆمان ناردوون ئیتەوە دایرەی زەری بۆ مەکتەب و دایرەی کارەبایە و ئاو بۆ هەمومان ناردووە دوای ئافرەتێک تەلەفۆنی بۆ کرد کوتی بێجگە بە ئەو چی گازانی خۆشمان تۆ سۆزە برمەمان دروست دەکەرە برمەیکە ئێسێ ئەو خواتن بڵێن بە هەر بە خواردنی خۆمان محەلەبی بۆ ئینێ خۆمان مامۆستایەک زۆر هێنی کرد کتێبێ ئەلو برمێکە خۆ دروستیەکەی ئەلو بۆ منیش دروستکەی وەڵا دروستمان کرد تەلەفۆنی گوتی ئەم وەی زانی خراپە کوتی ئەوە چ بۆ برمەیە کوتی بۆ کوتی تا ئەسێ لای شتوام نەخواردوە بۆ شێوەیە چی بە چی دروستێت وەڵا بەنانی حازریە لەدەر شیرەکەش خۆم مەیگرمەوە بەڵام شیرێکی خەسی بۆ ناگرێت چوە شیرە تۆزە خەس بێ شیری نەبێت بە شیرە کە تۆزە ڕوون بێ حەچەنە شیرەی پیاکەی باش پێوە هاوسەرەکەم زۆر هاوکاری کردوم پشتگیری کردوم و بە یەکەوە ئیشەکەمان کردووە و نەوەڵڵا بە یەکەوە ئیشەکەمان کردووە بیدایەت کولیشەمان کرد بە یەکەوەمان کرد و ئەمان نار بۆ مەکتەبەکان و خۆشم لەگەڵ یەچووم مامۆستاکان زۆر لێ ڕازی بوون ئەوش ئیژەکە وەک ئێمە پاقلاوە دروستەکە پاقلاوە تۆ زەنانەکەی بە ئافرەت ناکرێتەوە سەختە بەس ئەو بخۆی پاقلاوەکە دروستەکە ئێمەش برمە و شێری کولیچەکە دروست دەکەین لە ئەوەڵەوە ئێمە دەستمان بەمیشە کرد کولیچەکە بوو کولیچەی گوێز کولیچەی خورما گاڵگاڵی کولیچەی لقمی شروبی ئەمە تەڵیباتی زۆر زۆری لەسەر بوو لە ئەوەڵەوە بەس ئەوە کاتێک بڵێن لە هەر لە ماڵە دروستمانەکە وەکو دوکانمان نەبوو ئەتر الحەمدوللا یەک دوو هینم هەبوو لە بازار دوکان و مشتری بوون ئەوان بڵێن ئەیانجێڕا بە سارە دوای خۆم ماڵان تەلەفۆنیان بۆ کردی کوتی کولیچەمان خواردووە ئیمان ئێوەندای ئەتر الحەمدوللا تەدەوران پێ کرد ئەنجا ئێتیمامان بەچیدا بە ماڵان زیاتر بۆ ماڵەمان دروست کرد لە ماڵانەوە در الحەمدوللا چوو بوو چی چوو بۆ ناو دایرەکە لە وەڵەوە زەریبە زۆر لە زەریبە زۆر بۆ فرۆشیاری ئەمە زۆر بوو بەخوا ڕۆژا بوو لانە 20 کیلۆ 25 کیلۆ بۆ زەریبە بەرەو بەس کولیچە وەکو بەرنامەم هەیە لقی کەش بکەمەوە بەڵام ئێرە ئێسێر ئەمەی کە ئێسی لێرەیە ئێسێش ماوەمە خەڵک تەلەفۆن بەگا بۆ کێکی عیدی میلاد دروستم ئەگەر بەڵام یعنی تەماشاکەی بەعزش کێکێک ئەچێتە 20,000 25,000 لەم کاتەیە وەڵای زۆریشە هەیە تەلەفۆن بەگا بۆ بڵێم بۆ عیدی میلاد یان بۆ شتێکی ئاوایە بەس بەرنامەشم هەیە زیادە تەتەوری پێکەوە یەکەم جار بڵێم کولیچەکە بووە دوای بوو بە برمە دوای بوو بە شعرێ دوای بوو بە پاقلاوە بەس وەکو خۆمان لەسێ ئێمە چکە هەم میراوین بەخوا لە هەشتاکانەوە هیچ شیری نەبێت بەڵام ئەمەی کە ئێسێ ئەم زیاتر تەتەوری کرد خێزانەکەم بوو بۆ ئەو زیاتر ئەو میگرت
ئێمە مەکتەبەکان زۆر هەین بوون مەکتەبەکان حەرچی مەکتەب بەخەم مەکتەبی هەموو بوو یعنی بۆم کردم بەسەرا یعنی ڕۆژێک بۆ زەرگەتەمە بەر کە سێشا مەکتەبی تیا ڕۆژێک بۆ مەجیبە گەمەرگ کە مەکتەبی تایە ئاو بۆم کردم بەسەرا بەرنامەتان نیە شەکل خۆسراواتر والله خۆ لەخوا بە زیادەتر زۆر ئەڵێن خۆزگە زۆر خەوە لە هەولێر بە زۆری لە هەولێر داواکەن بەس ناتوانم بچینە هەولێر ئەگەر ئەویان خوای گەورە ئیزانێ کە زۆر کەس دەڵێ بەرەوەڵا ئەگەر ئیشەڵا تەمەم بێ ئیشەڵا لەخوا بە زیاد بێ ئێستا باشە ئەگەر بکرێ بەرەوەڵا حەزم لێ شوێنێکی تریش بکەینەوە